ئێمە ئەمڕۆ لەمڕۆوە ئێواران سنتەری شەکرەمان کردەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆمان. مەبەستەکەمان ئەوەیە کە دیارە هۆکارەکەی ئەوەیە کە نەخۆشی شەکرە ڕووی لە زیادبوونە و ساڵ بە ساڵ عەدەدەکە ئەمساڵ مەسەلەن ساڵانە 3000 نەخۆشی تازە تۆمار دەکرێتەوە. ئەمساڵ تەنها لەم 4 مانگەی ڕابردوو 1000 نەخۆشی تازە لەم سنتەرە تۆمار کراوە. کەواتە بەڕێوەبەری سنتەرەکە و کاک دکتۆر تامەحی و هەمومان وامان پێ باش بوو کە ئەم سنتەرە ئێواران بکرێتەوە بۆ ئەوەی خزمەتی نەخۆش زیاتر بکرێت. لەبەر چی؟ لەبەرەوەی نەخۆشی شەکرە هەتا زووتر پشکنینی بۆ بکرێ و هەتا وەکو زووتر چارەسەری بۆ بکرێ وەک ئەتوانێت ئەو نەخۆشە وەکو نەخۆشێکی ئاسایی لە ژیان بمێنێتەوە. 6550 نەخۆش تۆمار کراوە لە سنووری سلێمانی و دەوروبەری. تاکە سەتەر نییە تایبەت بێ بە تەنها سنووری سلێمانی، چونکە لە دەواازەی ڕاپەڕین و شارە زور و لە منتیقەی گەرمان هیچ سنتەرێکی تایبەت بە نەخۆشی شەکرە نیە. هەموو نەخۆشەکانیان دێنە سنتەری شەکرەی سلێمانی و هەم چاودێری ئەکرێن و هەم پشکنینی گشتیان بۆ ئەکرێت. لە ئەم ساڵدا نزیکی 1080 نەخۆشی تازە تۆمار کراوە. ئێمە ناتوانین بڵین توش بووە، لەبەرەوەی لەو 1080 نەخۆشان نزیکی 200 نەخۆشی تووشی نەخۆشی شەکرە بووە.